بۆ یەکەم جار بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە 18 بەرکەوتووی چەکی کیمیایی بۆ چارەسەر ڕەوانەی وڵاتی ئێران دەکات، بەڵام ڕێشوێنەکانی کارەکە نیگەرانی لێکەوتووەتەوە. توانیمانە هەماهەنگی بکەین کە لە ئێستادا ئەو بەرکەوتوانە بنێرینە دەرەوەی وڵات. لە ئێستادا ئێمە توانیمانە 18 کەس لەو بەرکەوتوانی کە کارتی کوتانیان هەیە لەگەڵ پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا، چونکە بە خۆتان دەزانن ئێمە قرار بوو 40 کەس لەو بەرکەوتوانە بنێرینە دەرەوە، بەڵام مەرزی باشماغ ڕاگەاندراوێکی بڵاو کردەوە کە ئەو کەسانی کە کارتی کوتانیان نیە ناتوان گەشت بکەن. لە ئێستادا تەنها 18 بەرکەوت و کارتی کوتانیان هەیە و سەرجەم ڕێکاری یاساییمان بۆ تەواوکردن و ئەمڕۆ دەیانێنە دەرەوەی وڵات بەبەستی چارەسەر. بەرکەوتوانی چەکی کیمیایی و کۆمەڵەی قوربانیان نیگەرانن لە میکانیزمی ناردنەدەرەوەی برینداران. بەپێی وتەی بەرکەوتوان بەڕێوەبەرایەتی تەندروستی هیچ کەسێکی وەک ڕێنماییکار و شارەزا لەگەڵ تیمەکە نەناردووە، هاوکات دەرخستەی بۆ چارەسەری بەرکەوتوان کردووە کە ئەوەش بە کەم و کورتی ناودەبن و دەڵێن تەنیا بەڕێکردنەوەیەکی دیکە. ئەم میکانیزمەی کە ئێستا هەیە بەڕاستی جێگەی نیگەرانی بریندارەکانە، جێگەی نیگەرانی ئێمەوە کۆمەڵی قوربانیان ناکرێت بەرکەوتێکی مەباران دەرخستەی بۆ بکرێت، چونکە ئەم بەرکەوتوانە نازانن چیان پێویستە و ئەو گۆڕانکاریانەی کە ئەکرێت لەوێ دکتۆرەکە ئەزانێت ئەم نەخۆشە چی پێویستە، تۆ ناکرێت حەسریکەی ئیلا ئەبێ بۆ بودجە ئیشەکانی جێبەجێ بکەی. بۆیە ئەمەی کە ئێستا ئەڕۆن زۆر کرد و کاڵە و ئێمە بە هیوای ئەوەین کە قۆناغ بە قۆناغ بەرەو پێشەوە بڕێن باشتریکەین. جارە ئەسڵەن خۆی بڕیار وا بوو بە تەیارە بمان بن، چونکە بڕاستی نەخۆشەکان جۆرا و جۆرن. نەخۆشی وایە تەحملی ناو سیارە ناکە، سنگی هەناسەی تونە، نەخۆشی وامانەیە کێشەی چاوی هەیە، نەخۆشی وامانە تا کێشەی ڕۆشتنی هەیە کە ئەبێ و جیهازەی لەگەڵا بێت دایم، جیهازی هەناسەدان بە تایبەتی. جاران وانە بوو ئاسانکاری باشەکرا لە ڕێخەسخانە و لە سەفەر و لە خواردن لە ئیسراحەت و لە شوێنی مانەوە ئەمانە، بەڵام بەداخەوێسە ئەوەی هەمال کراوە تەنیا خەریکە بڵێم بەڕێکردنە. ئێمە چاک نبینەوەوانێت چکە بەرکەوتێکی کیمیایی هەڵەبجین لەبەر ئەوە ئەم چارەسەرکردنەکە چارەسەرمانەکەن چاک نبینەوە، بەستەنها کۆنتترۆڵمانەکەن لە چاکردنەوەیە. وڵی کاکە گیان ئەگەر ئەوە 4 ساڵ جارێمان نێرن هیچ ئیسفادە لەو چوونەمان ناکەین، بەس ئەوەی خۆمانە بێ 6 مانگ جارێ بنێرین بۆ دەرەوەی وڵات، اینجا چارەسەری تەواوەتیمان بۆ ئەکرێ. ساڵی 2019 حکوومەت یارێن بڕیاریدا 53 برینداری چەکی کیمیایی بۆ چارەسەر ڕەوانەی ئێران بکات، بەڵام بۆی نەبوونی کارتی پێکوتەوە تەنیا 18 کەس ڕەوانە دەکەن. بڕیاریش بوو حکوومەت لە ڕێگەی فڕۆکەوە بەرکەوتوان ڕەوانەی ئێران بکات، بەڵام مەژدە بریندارەکە لە ڕێگەی پاسی بەرکەوتوانەوە گەیەنرانە خاڵی سنووری باشماخ. ئەما لە کاتێکدایە زیاتر لە 13 ساڵە حکوومەت هێرێمی کوردستان سەرقاڵی دروستکردنی نەخۆشخانەیەکە تاکو چارەسەری بەرکەوتوانی کیمیاوی تێدا بکرێت، بەڵام تا ئێستا بەوتەی بەرکەوتوانی چەکی کیمیاوی سوودیان لەو نەخۆشخانەیە نەدیوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.